بەیانیتان باش گوڵەکانی تیک تۆکم کوان مامۆستا بەیانیتان باش ئەوانەی کەوا بە بەیانی باش یەکتر خەبەرەکەنەوە بەقورآن شتیوە بە حیاتی دەکردمە نەبووە مامۆستا بەیانیتان باش ئەوانەی کە پەنجەرەکانەکەنەوانەیە بەس بۆنی گوڵ و ڕێحانەکەن مامۆستا لە خۆڵ و تۆزی زیاتر چ دێتە ژۆرێک ها بەیانی ئەوانە باش کە لەبەر بارانە پەیمان تازاکەنەوە مامۆستا کات دوو پشک باران بارەیە بە ناشکری نارێم مامۆستا چاوەکەمە ویشەمەیە ئەو کۆمنتە چیادێ کاک محەممەد شوشە ئەو ڕیشۆڵەیە چییە لە دواوە ڕیشۆڵە نانانا ئەوە سمێڵێ و برادەرەمە مراجع هاتۆ وەلام یەک تۆزیکا گەڕێم وڵاتان لەناو فەرماکەکەی خۆمان چاتەمە ئەری تۆ بە شەریت من بە تیکتۆک و تا بە لایف قساکەم چی دەوێت مامۆستا مامۆستا داوای لێبوردن دەکەم بەس ئەوە گوتم ئەو ئیمزایە جەنابەتمایە بەس ئیشم خەلاص بوو ناو چییە سامان ئەی باوکە ئەوە سەروەت ئەی باپیرت زەنجین وەڵا باپی ناوەکەتان بێ لە هەولێری ئێوەیە خۆزگە بۆ بە مامۆستا بەس بەو خوددایانی هەندی تووچی سەری خۆم و تووچی سەری خۆت بەس قەردارم جاوەڵا بەو حەزمە بێ هەبوو نادرێتەوە قەرزە ئێرەوەڵە چکیمە بەس ئەو ئیمزایم لە بکە مامۆستا قوربان دەبێ باشە منیش شەرتێکم هەیە بۆ تەوقیع خێر مامۆستا وەڵا بێ لایف یەکەمەوە بڵێ کاک محەممەد شوشە مۆزەفێکی زۆر ڕێک و پێکە ئیشەکەمان زوو بەڕایەکات و زۆر ئەکتیڤە قوربان دەبم مامۆستا مم کە فلیب لە پێش کامێرەی بە قورئان ناوێرم لە کامێرەی دەرچم لەبەر ئەوەی لەبە قەردەکان ئەو صاحب قەردانە بزانن لێرە من ڕادێن لەم دەگرن بەو خوددایانە لە ترسی قەردانان خۆم لە کامێرەی مروریش نادەم لەویش دەپارێزم بەخوای ئاوە ئەرێ وەڵڵا زەها لەکوێ هاتی بێ قوربان دەبم مامۆستا ئاخر بە قورئان نای باشە مامۆستا بە زۆر نەبیت خوا ئێ باشە ئەوە بەس زیاد لە حەد وەصف مەکەیت باشە ناو چ بگوتت من خۆم ناوم محەممەد ساعی بەس پێش بڵێن محەممەد شوشە بەڵێ کاک خەمەشوشە سڵاو هاوڕێیان لەناو فەرمانگەکەمەوانێ لەگەڵتانم بە لایف مراجعەکەم لایە بزانم چۆن ئیشەکەم و چۆن وەصف مەکات سلام علیکم سمعاتکونە باشن وا لە دایری مەلەکە مامۆستا کابرایەکی باش کابرایەکی ئیشکار یەک ئیمزا بێ سێ ئیمزا لۆلێتە دەلێ با ئیشت ڕاوە نەستی ناوی مامۆستا حەمەشوشەیە چاوی هەرەمووتان ماز دەکەم ڕێ منن سەرچاو ئێمە وڵاتان ئەرێ تۆزە لە سەخۆ قسەم کردا و هاوارە فانەکان مەترسن چکان زۆر ناسە قساکەن چاوی پانەکان ماز دەکەم سەر چاوەکەم لەسەر چاوی سەمادام تۆ ئەوە چیە من نوقسانە دۆ مامۆستا ئەی کوان ئەمە وەستی پاریانە نەکردوی ئەمڕۆ ئەی مامۆستا هەفتەکەی دی پارەمدایە نابێت ڕۆحەکەم تعلیماتمان بۆ هاتووە هەر ڕۆژێک دێ بێ پارە بێ ئەرێ مامۆستا ئەوە لۆ تعلیمات بەس لۆ پارەی دێ ئەی هاوار ئەو تعلیماتی پارەی بۆچە گورە وەڵڵا مامۆستا بردین هەندی پارەی بدەین ئەی هاوار پێی کە بەکشفتی دەبێ گۆبرچی دەبی زەری بەی بدەی کاکە نییە سات بەشی دەکەی دەبی زەری بەی بدەی کە بوت دەخورەی دەبی زەری بەی بدەی یعنی ناوێری بچولێەوە دەبی زەری بەی بدەی وەمان لێهاتە نییە بەس مایە زەری بەی لەس هاوای دارێت هاوای هەڵمشی دەبی زەری بەی دەی ڕۆحەکەم خۆ بۆ ئێمە نییە ناچێکی فانیم بۆ حکوومەتە مامۆستا دەزانم بەس وەڵڵا بێتان بوو والله ئەڵم خۆ بوت ئیمزاکەم یەک لایڤەکەمەوە بەس بڵێ ئیمزای کرد ئیشەکەم تەواو بە دوو دەکەم کوڕەکەمت خوا دیدۆ ئێ کوڕم بۆ ئەگریت چاک نەبوو باش نەبووە باوکە ڕۆ ئەلەوە ئاترسام ڕاوەڕە مامۆستا خۆت شەوەش مەکە ئەمن عنوانی دکتۆرەکەت دەدەمێ بی بە دکتۆرەکەی باوەڕکە یەکسەر چای دەکاتەوە دکتۆر بۆ ئەدینالی کوڕەکەم نەخۆشە دەگریێ نەبابە نا ئەکتیڤی تیکتۆکمان دابەزیوە وای مارم خراپی ئەکتیڤی تیکتۆکی دابەزیە ئەرێ بەخوا خەتەرە مامۆستا جەریمەیە مامۆستا مارت کاولبی بەس ئەکتیڤی تیکتۆکت دانەبەزی مامۆستا زەختت دابەزی بەس ئەکتیڤی تیکتۆکت دانەبەزی مامۆستا سوکەدی ببتە سەفەر چاوت سوپێبی بەس تیکتۆکت دانەبەزی نیوەی مێشکرد لە دەستدەی شێتۆکەبی نابی دابەزی مامۆستا خەتەرە زۆر دابەزی بەس ئەم ئیلاج بکنێ بەجددی ئەینەو بیستوە لە قسەیا لە شێدیا لە مناڵ ئەزەم چیانە مامۆستا قابی لە شێتەکەبی مناڵەکەی مامۆستا ئیلاجەکە زای چکە بەخۆت یەک دەقات خوا بالێم تێکنێکی ئەمە خۆم خێزانت خێزان منداڵەکانت بە کوڕکسەوە منداڵەکان خوشکە ژنەکانت بەڵێ برایەکانت بەڵێ هەموو خزم و کەسەکانی خۆتیانی بەڵێ هەموو قڕدەبنەوە لایڤی دەکەنەوە لە پێش تیکتۆکی نییە هەڵدەپەڕن مامۆستا هەڵفەڕن دەست پێکەن بادن مامۆستا بادان و بادان وەچی دەستاری مامۆستا بادان بکەونە ناوێک ئەوە یاتە پێشە زلەشی لە بنجێدا
شرابەکی لێدا گۆتی جەبلێ کۆمیدایە کوڕم مامۆستا ئەودەنی هەڵپەڕن لەناو دوو قەوەس خۆتان بکەنە قەشمەر ئەوجە ڕاست تیکتۆکتان دەفڕی ورده بڕۆ باشە سوورە خۆ بە شەرەفم فکری کێ لە نافڕێ هەستە کوڕم چەکەم ڕۆڵە دەورن یارمەتیەکم بن پشتە بشکە هەستا ئەتوو کچی گەورەمانێ ئەم برا کچکە برتەستەری ئەستا ڕۆژشەڕەتان لە چییە؟ ئاقل لە باوکتانە چن ئەمە چێم تیکتۆک کوشتە ها؟ کەیەوە تەمەنی ئەوەتانە؟ بەڵێ پانە خۆشەویستەکان وەکو بەڵێنم پێداندا ماڵی خۆمانتان پێپشاندەم ئەوەش خێزانە بەختەوەرەکەمان بێدەم شایشتان بەستە کاکە وەڵام خەتەیەوە هەموو خەتایوەیە تەسویرت خەتایوێست فەرموون خێزانێکی بەختەوەر جوان ئێستاش وەکو بەڵێنە پێتاندا بۆچین بۆ لای دایکە کامیڕە نەما بالیتە های مامیشکە های قۆزەڵ قورد بۆ دیسان چی بووە؟ چۆن چی بووە؟ 3 ساڵە لە پۆلی شەشی ڕۆڵە ڕەفیقی تۆک و لێی تۆ بیتاوە کردووە هەر خەریکی تیکتۆک و میکتۆکی دایگەن تۆ لەو شتانە بێنە ئەکتیڤی تیکتۆکەکەم دابەزیوە یەک دوو قسەی خۆشمان بوو کە بۆی تۆز ئەکتیڤم بەرز هەسە لە بەچاوبارە کێشم بەناوی دەمتا بۆ من عادلی مام و مەدیحە کاملم نانەکە سار بۆ دەنان بخۆ ئەی بۆ ڕەفیقەکانم دایکیان لایڤیان لەگەڵەکاتەوە هەسەبانە کێشم بەناوی دەمتا تۆ واست لەوە بێنە باسەوەم بۆ بکە ها لە ڕۆژی زاواجەکەی خۆت و باوکمە ئا لە کات سەرچۆپی و شیرینی خواردنە دوان بریندار بوندانێکش کوژرا بۆم بۆ باز ئەوە بکێشم بەناوی دەمیا شای بێنان نەخۆ وەرە نانەکە و سار بوون ناخۆ با باوکتان بێتەوانیە ئەبێ شکال لە هەرسێکتان بکەم باشە هاوڕێیانی پێیت خوانفانەکانی خۆم کوا تیکتۆکم هاوڕێیان هاتینە ماڵەوە دوای ئەوە هەموو خزمەتی لە دایرە کردمان هیلاک بووین با تۆزێ لە ماڵەکەی حەمە دڵشوشایی سراحەتێ بکەین ئەوە ماڵەکەمە ئەوەش مناڵەکانە های چڵدرنز های پاپی با بچین بزانین خانم چی لە ناوە جەمن هیواتم فاسفوت و فینگەر بە سۆسەوە تەرتیبات چونکە من خۆم ڕێجیمەکەم حەزەکەم لای فانەکانم ئاوا دایمە ڕەشیق بم با بچین بزانین خانم چی لێناوە لەگەڵم بن هاوڕێیانی تیکتۆک عەتێ مباشر لە تیکتۆک لەگەڵتان خۆ عاتێ لە ناوبەرێ من نەخۆشم وا گیانێم خۆ عیب ناکەم من لۆمێ مناڵەکانەکەم ها هاوڕێیانی تیکتۆک ئەو ژنەم زۆر سوعبەتێک هەیەمەوە ئەو سوعبەتانەمان هەیە لای نەبن تۆزێکی کێمەوە لاتان لای بەکەمەوە ئەوە چیە ژنەکە و شاتە من لایڤ لە تیکتۆکایت ئەوە کوا دیدۆ کوا تۆرا نانی نەخوارد بۆ ئەو کوڕە عاجزەکەی من هەرو پەپولێم هەیە ئەمری نەمێنێ بۆ چ پەپولێکە 3 ساڵە لە پۆلی شەشایە بابچم ئاشتی کەمەوە بەسە شەڵە ناو دیماستەوە بووە کوڕم بۆ جواب نایی ئەفو باوەی فەرمووەرە ژوورەوە بش بۆرە تۆ قاچم یادی ڕۆڵێمە عایلێکی سپۆرتین بۆ نان ناخۆی کوڕەکەم وڵای باوک پێم ناخورێ دایکم نەیتر بۆ دایکە چی وتووە تو مەڵێم ڤیو تیکتۆکم دابەزیوە دوو ڤیدیۆ خۆنم دوو قسەی خۆرمانە بۆ مەدیحە کامڵم وای وت ئاڕۆڵا وای وت حەق نەبێ بەنسبەت تیکتۆکەوە ئەمڕۆ دانەیەک هاتوو بۆ دایرە بەڵام دیدۆ ماستەری هەبوو لە تیکتۆکە با ماستەر چۆنە لە تیکتۆک یەک شتی فێ کردوم وتی تۆ ناتەوێت تیکتۆکتان بفڕێوتم با باچی بوو یەک شتی فێ کردوم هەر ئەفڕێ خوا بەجدی ئەی کوا چێکم دە تو هەسە نانەکەم خۆ اینجا پێ دەڵێم تا پێم بڵێ شتەکە چێ تو جای نانەکەم بخۆ ئەگەر پێم نەوتی وعد والله وعد دەزانێت چۆن وعد نام بەس بەڵێم بێت دەدیدۆ ئەخر من خۆم ئاخر عاتفیم بخوا مەگری دیدۆ سەڵاتم کرد باوەی بە قوربانی و حورمەتە بم ماشەڵا لە ئەدەبی کوڕەکەم خوا با ئەفو دەست دەوەرە دەی فەرموو ئەمرن نەمێنێ دەی دەبرو دەی ستۆپ ڕاوەسە یەک کەس خواتن تێنەکە یەک لایڤی تیکتۆک دوایەوە دەست پێکەی هاوڕێیان اینجا ئەوە ڕۆنگسای دەگەڕێمەوە بەم سەر ئەمە بە سەریعیش دروستی کردووە خاتون هەرچەند من ئەم خواردنە خۆشانە سێو برنجەکە سێو مریشکەکە من لەو نەعە خواردنانە ناخۆم لە بەروی خەریکی ڕێژیمم
لەبەر فانەکانم حەزەکەم ڕەشیق دەرکەوم من دایمە فینگەرە خۆم یا پارچەیە پیتزا یا پتێتە چاپ یا فاسفود ئەو نەوع ئەشتانە لای مەبن تۆزێکی کێمە وڵاتان لای بەکەینەوە قسەی خۆشم زۆر پێیە جارە بای فانەکانم دەنانەکەتان بخۆندە تۆ فنگری چیتە ڕۆژێ بەبێ برنجی دارە ناکەی ئەرێ باشە تۆنەوە پاچێت شری بەشتێکە بۆ لێنم کووە نەخۆشم نەخۆش بۆ مناڵە یارمەتی مەیە دەدەی یەڵە تۆ دەی ئادی کووە مەکە کچمەوە ئەوە هی بابتە باوکێستا کاتی سوپرایزەکەیە کوڕەکەم ئێوە ناتانەوێت تیکتۆکتان بفرێ و سوپرایزتان بۆ بکەم چەند خۆشە باکۆن سپرایز بۆ دەکەدەوی سپرایزەکە چ بی دەشتی چ قورسا ئەوە چییە؟ دەواز لە یەکتر بێن ڕۆڵە دوای باوکتان کۆم با سوپرایزەکە بکەین سپرایز 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 ئاخ چەند نانواو لەم ماڵە حرام بۆر بۆ بەم تیکتۆکەت خوا بەحاڵە یاک دوو سێ عایلاکی زۆر موزەقافین تیکتۆکمان زۆر بەقوواتە مایرۆ مایرۆ منافسمانیا لەم شارە یادکامی بێڕکاباری دەوەرە خۆ دڵە تەنگ بێت و مناڵەکانیش ئەو زاق و زیقە ئەرێ دەبەسە ڕۆڵە دەمەگرین ئێمە بە حەلچیە چارەسەر چییە؟ کچە جوانەکەم کێشە نییە چارەسەری نەبێت ئایی باو چۆنی باشی ئەو باوە ڤیدیۆی دۆنی هەبوو بزان گەشتتان 500,000 ڕۆڵەوە ڕقەمە 500,000 پێشتر 200,000 کە سێری کردبوو کوڕم پەیج هەیە دوێنێ لە چاوی ئێمەیا دروست بووە پێش ئێمەکە معقولە وەکو چۆن وەکو خەونە پەمەیەکان ئەوەی تر پەپولە باڵشکاوەکان ئێوەی بینێ لەگەڵ ئێمەیە ئەی باشە ئەوەی کە مەکە تخوا داینێ ئەوە ناوە ئەی ئەخی من فکرێمەوە پێم باشە ئەوەش ناوەکی بگۆڕین ئەی گۆڕین خەیچێکە دا بکەنێتی خەجاڵەتشم قاچمادانەوە یانەیەتی ئێمە عایلێکی سپۆرتین ئەزانین چۆن کوڕم بۆ ئەوی کە پەیجەکەمان پێشی ئەمانە باتەوە دوو ڕێگامان لە بەردەسا برێ دوورگاکێ بگە ئاها یەکێکیان ستایلی گروپەکە گۆڕم جوانە ئەمە یەک دوو هەمیان ناوی پەیجەکە گۆڕمی گروپە دایکەی بە چی باوکە؟ وەڵاهی بە پێی دانیشتنی براکە و قاچی بێ ناویە نێم چی خێزانە بە ئەدەبەکان جوانە بەدڵما یەڵە ئێش بکەین. خەپۆ لایف کەرەوە من دێکم و بۆ لاسەی من دەکەیتەوە ئەوە هەم دیسکردیان بەهارە ئەرە دەیەکێکتان لایف کەنەوە خێرە یەکێکتان میکەنەوە. پەنجەی پیانێم حازرن بەڵێ. دەیڵە دەی دەنگە چی بێ حەفلەیە چییە؟ توخوا عیب ناکەن داناوەشێن ئەوە خاڵتان هاتووە ئەوە هەڵەسن لەبەری یەخوا داوەشێن هەستا بۆ دوودەی چاو خاڵە گیانواز لەوە بێنە بۆ نایە تیکتۆکی بکەین پێ دەبڕ ئەمری خۆت و تیکتۆکی نەمێنە داوەشەی بۆ؟ تەمەڵی تەوەزل تۆ سەنفێ بە 3 ساڵە بڕی بڕۆ دیدەی ئالادین گیان نەخۆشم نەخۆشی دەستی ئەمانم بەخوا بە سێمان ئەوسە لە نێمەوە خوا شیفا و بە خوشکەکەم هەر ئێوە وانین هەموو عالم خویاوە تا مۆبایلە نەعلەتیە دەبڕە تۆ بڕۆستە نەخۆشم ئالادینی گیان علادین ئەوەلەن بەخێربی ثانیەن سەلامن نەبی اینجا سالی چەند یەک شتە پێڵم عازمە بە تۆ هەرچی سەقافەت هەبێت یاتان نییە یعنی جەنابە موسەقفی لەبەرەوەی ئاواقن بای ئەگە سەقافەت ئاوا بێ بە یەک فلز نامەوێت یەگەیشتی ئەخ تۆ نازانی ئەوە تیکتۆک هەمووی سەقافەتە سەقافەتی چی ڕۆڵە دوێنێ بینیم تەپڵ لێە هەر حیاو بردوون کەی تۆ هی تەپڵ لێیانی کوڕی باوکم 500,000 لایکی بۆ هات کورە یەخوا داوەشەی 500 لایک چییە ڕەفیقی تۆ وەکیل وەزیرە داوەشەی بۆ چ پیاوێکی زانین چۆن علادین بە هیچ شێوە قبولی ناکەم لە ماڵەکەی خۆمان هجووم بکەیتە سەر
تیک تۆک کورە قوبوڵیەکەی قوبوڵی ناکەی قیر و سیا ئەم پەنجکە چێ بەلێوتەوە ها ئەوە ستایلە ئەوە سایل چییە؟ چۆن دیزایانی تازەیە کورە کوڕی باوکم تۆ تا پار و پێراریش مانگا جۆرەکەەوە هەبوو ئێستا مە چی عیب ناکەی؟ جار یەکەم هجووم مەکە ئێستا عسری تیک تۆکە عسری ئینستایە عسری سناپ و فەیسبوک و ئینستاگرامە ئاخر ئەمانە پێیابوون بۆیە شیرازەی وڵات تێچوو نە ڕێزی قاڵە گیرێ نە ڕێزی مامە گیرێ نە ڕێزی پورە گیرێ حتا ڕێزی باوک ناگیرێ شیرازەی ماڵەکە و تێگاوەتەوە دەوەڵا بۆ معلوماتە ئەوەی حرمەتی تیک تۆک نەگرێت یەگەی من ئەسڵ لا من هەر حرمەتی نییە کورە دەبرەتە بێنە ئەمە بالێکەوە ئەمە چێ بەم چەناگەیتەوە ئەڵێ بزنی سابرێنی علادین احترامی خۆ بگرە لە ماڵەکە منێ با پاڵ نەوکەمە دەرەوە ئاخر ناتوانانی کەیان بەدەم تا دەمە ئاو بکە وەڵا ناتوانانی ناتوانم تا ماویشی جاری کە بەم ماڵە نایبەوە لەبەر خاتی و خوشکەم هاتوو بێرە باشە وەرەتە بڕۆ باوکەڕ و دەستی قورس بوو چیە ڕۆڵە چیە بۆ گری چی بووە دایکە هاوڕێیانی تیکتۆک ئەتی ئەمری خوای کرد خێزانەکەم دوعایکەری بۆ بکەن وای تو خدا ئاتیە جیان ئەستە بچینەوە مە بەچێ تێشتی باوەڕناکەم ئەستا وا براشن زۆر معجیبی ئەو وێ بم بۆ تیکتۆ یەک جارەکەم بۆ دووبارەکەیتەوە ئادەی تەوە تۆ عیب ناکەی هێشتا کفنەکەی زەردەم دوو دەواز لەم تیکتۆکە بێنە داوەشەی کاکە علادین الفاتحة یاخوا خوا عافووکە عەتێ خوشکم خوا ڕەحم بەنەوەکانێ بکا و خوا ڕەحم بەنەوەی وڵاتەکەمان بکە ئامین جواب نایەتەوە چی بکەم جواب نایەتەوە جواب نایەتەوە دەمە جواب نەڕەوانیە جواب ئەرێتە بەسە شێتێک کردم جرک فرد جرک چیتەوە ئەرە تۆ قچێ بەسەر کەشتە قاوت بوو بۆ ناو جەرگی منی خواردووە قمری جواب نایەتەوە ئەی بۆ جواب بباتەوە چۆن جواب نایەتەوە من سێ هەفتەیە بە ڤایبەر بە مەسجد بە تەلەگرام تەلەفۆنی بۆکەم جواب نایەتەوانێ ئەی ئیشی چی پێیەتی من دەگەڵا ماوتێ بە قەرزە بێت دەگەڵاکەم بۆ بێنێتەوانێ ماشەڵڵا لەو ژنە عاقڵم باشە ژنەکە کوا مەعاش جوانە دێت تا خەڵک قەرز باتەوە ئەزانم ئەزانمەوە نە گریا بەزەی پێاتۆ ئەم دەڵی من دڵم بۆی سووتە بۆ تۆ کچی ترتڵ پاشای ئەو تۆ بۆ ناچی دەرەوخانە نشینوی بۆ من کونە ژنەکە دوو قم بەنزینی تیانە سیارەکەم بازینی چی دەڕۆ بەرزینە هەرزانەکە بکڕە 600ەوەیەکە ژنەکە سەرە گیراوە 2 ملیۆن کە سەرەی گرتووە فەرتەنەیەکە دوێنێ یەک شەڕ بووە 5-6 پەلاماری یەکیان نادانێکیان کردووی بەژێر بۆنیتەکەیە بەخوا ئەگە خەڵکی تیانە کوژرا بەناوی خۆم بانم بکە ئەی دوایەوە ئەزانین چۆن بێ بە 2000 لیتری بەخوا خەڵکی کرێ کەس قسە ناکە قمری وای وای قمری قمری وای وای قمری دەجوابم بارەوە دڵم زۆر زۆر تەقی قمری ئەو چ دەڵتە پێکەی ئارە وەڵا گاڵتەوە پێەکەم ئەگینا عەقڵە هەبێ خەڵک قەرزەیە بە خەڵک ئێستا لەم ڕۆژەیە چۆن قەرزینەیمە دڵم بۆی سووتە ئەم دڵی من دڵێ بۆی نەسووتێ حەلە لای منە بە 1 سانێ بۆ حلەکەم بەچی بۆم حلەکەی چی پێڵم بە قسەم بکە چی یادی بزانم نامەیەکی بۆ بنووسە نامەی چی لە نامە ڕۆژ ئەرێژنەکە خۆ من ناڵێم نامەی دڵاری بۆ بنووسە ناڵێم گەڵبی سووری بۆ بنێرە چی پێڵمە بنووسە بنووسە سڵاو ژیانەکەم سڵاو ناو جەرگەی ڕەشبێگیانەکەم دوێنێ مێردەکەتم بینی ئافرەتێکی جوانی لە پێشەوە سەرخست شەڕە نەیتەوانێ ئەرێژنەکە دەتووە بینووسە اینجا نەتیجەکەیە بینیت ئەوە نردیشم گەیشت چی؟ ئەنی خیانەتی لێ کردوم؟ تۆ چی سوبحی تۆ بۆ ڕایشکاری مەسوولەکان بوو تا بۆ سیناریۆی درۆ ئەیدەوایتر جوابی بەرەوە ئالۆ قمری خان
گیان خۆش بیاخوا سوپاس باشی پارەکە و هێناوەتەوانەیە پەلەو چییە باساڵێکی تر بووە من هیچ پێویستم پێی نییە لەبەر دەرگای ئەو کڕە بە ئەلیکۆپتەر هەواژ گەیشت چی هەل تەڕۆ لێ بکەرە بڵێ لە ماڵەوە لە ماڵەوە نێ قمری شەبەکەشێ باش نییە چی بکەم ئێستا وڵای نازانم چی پێ بڵێم بڵێ لە حەمامە نه ئاو نییە ئێ باش هەڵم قژی موچەی فاکە ڕەکەی کارەبا هەیە ئەڵێم تۆ دڵی بتەقێنە چکە زۆر بەخیرە بڵێ چۆ بە تەجمیل دە باش بەخێوی قمری خان باشیت چۆنی کاک سوبحی یاخوا بەخێوی سەر چاو ئێوە پەخشان خان لەکوێیە؟ وەڵاهی لە ماڵەوە نییە ئەدی لەکوێیە؟ وەڵاهی لە بازار ڕێژتا نەهاتوەتەوە ئەی کاکە بووە مشەوش بووی پارەم وێنان و پارە دە باشە دەستی خۆش من خۆم دوایی ئەیدەمی خوا حافیز ئێ نادە بخۆم ببینم داقا خۆشتیە من ماڵەوە بەس خۆمی لێم دوای دراسەکان ئەڵێن چی نیشتیوە دەبێ ئێستا بۆم بسەلمێنم عەلی لە چه خیانەتی لە من کردیا وەڵاهی منەوە ئاگام لێ نییە باخۆی بێتەوە اینجا ئێ باشە مادەم ناڵی ببینم منیش تەلەفۆن بۆ پۆلیس دەکەم نەکەی قمری پەخشان خان ئەوە لە ماڵشی درۆ لەگەڵ مناکەی؟ نه لە دەرگای ئەو دیۆ هاتمانێ ئێستا دەبێ بۆم ئیسپات کێ عەلی مێردم لە چه خیانەتی لە من کردووە خیانەتی نەکردەوە سیناریۆ بۆ دروستم کرد بۆی پارەکەم بۆ بێنیتەوانێ یانیەوە هەموو سێناریۆ بوو؟ بەڵێ سیناریۆ بوو خۆ ماشەڵا ڕۆژانە 1001 سیناریۆ دروست دەکرێت لەم میلەتە داماوەش هەمووی بڕای پێەکە یەک جملە لە سۆشیال میدیا بنووسرێت ماشەڵا میلەتێکمان هەیە ئەمە نەخۆش باوەڕە یەکسەر بڕای پێیەک حەموودی باوەڕکە نییە باوەڕکە ئەوەندە مشغول بووم لێ پێم نەکرا بێمە مەتاڵی هایانی ئێستا تۆ وا لە ناو شاری زۆر باشە دەزانی کو ئەتوو مادەم بە نیازی سەردانی ئەو برادەرێ بکەیت بڕۆ سەردانی ئەو برادەرێ خۆت بکە بەس نیورانێ لەکنەملی باشە نیورانە دەیەکنە منە ناچەی جێکی دە باشە حیاتم چاوەڕێمە سەر چاوم شاوکات بەرێ مامە ئەو بە چۆچی ڕەڵە دەچمە بازارێ دەی لە شە ساغ بێ ئەڵێ مە گەشتوویتە بازارە زانچی حەزم لە ماستی مەڕە سەد لێ ماستی مەڕم بۆ بکڕە بە ساخە بم باشە سەر چاوان نانە وەرە مەیهێنە بە ساخە بم وەیە لۆ ئەزانچی ڕۆڵە ئەترسم ماستەکە ماستی مەڕ نەبێ خۆ مەڕ نییە بڵێ با تا من قەناعەت بکەم کەەوە مەڕە مەیهێنە وازی لێ بێنە ئێ مامە چاوەکەم جارێک کڕیتم هینایتمەوە خواردیتت ئەگەر هەم بۆڵن ڕێواسی ئاوار هاتووە دەمم ئاوی کرد چیلۆی ڕێواسم بۆ بێنە بە چاوان دە تۆ وەرە شەوکەت بەرێ مامە ڕێواسەکە بێنە لۆ دیسان ئەترسم ئەڵێن دوای دوو ڕۆژ هەوالی یا یەکسەر ڕەقە بێ لەبەرەوە نەیهێنی باشتر دە جارەی با بکڕم بەڵکو ئەگەر ڕق بووم مەیخۆ ئەزانین چی دڵم ئەگڕێ حەزم لە شیرینیە شیرینی ئەڵێن شیرینی ئەوو ئیسماعیل هاتووە ئەمەngە بە لەزەتە ئەمەngە بە لەزەتە نیشی لۆم ئالەوە بۆ بێنە ئەمن ویلادەتم ئەو شارەیە نەمزانێت لەو شارەی شیرنیەبی بەناوێ بۆ ئیسماعیل هەزانیتم لە عێراق بە شوڕتەی دەڵێن ئەبوو ئیسماعیل دەمەیهێنە چاوەکە مەیهێنە لەبەرەوە من شەکرە و شتی وام هێبا تووشی بەڵایەکیش دەبم مەیهێن لە باشە مامە ئەمنیش دەبی بچم هەندەگە شای بکڕم حەموودی ئەوڕۆ نیورانێ دەگاتە کنمان حەموودی چیە شەوکەت حەموودی چێە حەموودی کوڕت ئەوەی 30 ساڵە بەجێ هێشتی چوویتە خاریج من ئەتووی بە خێو دەکەم ئای بێسفەت ئەی تۆ بە چاومە نانە مامە لە خزمەت داما تو بەڕاستی تا چ دەوێت لە خزمەتم بەس مەقسەدم کوڕەکەت دێتەوە هەر ئەوەندەم گۆ ئەڵێم کوڕم شەوکەت قەسابە ناسی برادرمەیە قەسابە لۆ بەشکم پێی بڵێ ئەوە مەڕێکی 40-50 کیلۆیمان بۆ حازر بکات بە چاوان 50 کیلۆ ئەلۆ کاک مشیر کوی کاکە مڕێکمان لۆ حازر کە ئەوها دەوری 50 کیلۆیەک بی لۆ خێرەیە نەکەی یەک دقە کاک مشیر یەک دقە وا بزانم زیادی کرد هەفتا باشە نە 70 کیلۆ نە 50 کیلۆ ئەوە قەرارم مامەڕەکەش نەکەم بەخێر مامە کو دەبی ئەخر مشیر وا لە سەخەتە فەقیرەی یەک دقە کاک مشیر بە مشکلێکی گچکایە حەڵکەم مامە چی پێ بڵێمەم کە قوربانت دەبم ئاخر
هەکە کوڕێ ئیسیفادەی نەبێ من خێری چی بۆ بکەم تو بە خۆت نەتگۆ مامە نەتگۆ مەڕی دەکەمە خێر ئەخر لۆ پیاوی شەرمەزار ئەرێ کوڕم تو عیب ناکەی داناوەشێ بۆ لە خۆت و تەلەفۆنەکەی بۆ قەساب من خێر ناکەم مامە ئەتو بە خۆت وەتگۆ ئەگەر نە ئەمن لە خۆڕە کو غەڵەتی وها دەکەم بەناوی تو خێری دەکەم بە خۆت گۆتت خێر دەکەم ئێستش ناکەی کێفی خۆتە چاوەکەم چیشت نییە وەرە 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 شەوکەت بەرێ مامە حەموودی چییە؟ شێت بووم شێت وەڵا شێت بووم وەڵا شێت بووم پێغەمبەر شێت بی دەوەرە خوایە بە قوربانی بەشە بم تا قەزاوەیەکێ بێ شەل و شێت فڕی بە جمهوریەتەوە نییە ئۆخای خۆ ئەڕۆ ئیسراحەت دەکەم وا حەموودی هاتەوە دەیباتەکرە خۆی ئەوجە بەخۆی بەخێوی دەکا ئەوجە ئەمن نییە تەواو خۆ فەوتام خۆ مردم لە دەست ئەو بابەت ئەوڕۆکە بەجارەکی ئیسراحەت ئەوەنەی باوکم لە بینە قاقاوگیرە باشە باوکم کردێکی بە پیاو بابە دەمنی کردتە پیاو باشە بەچە ئەمنی کردتە پیاو ها مەعەدەلی قەردار و فەردارم بە بەغایەکی کڕێ و فێری کردبوو بەس جوونی بە من دەدا بەچە پیاوم ها ئەوەی ئیهانە بوو لەومانە پێ دەکرام بەچە بوویمە پیاو ها بڕۆ دەی چی پێوتی بڕۆشتانە بۆ بکڕە حەموودی گیانێتەوە حەموودی دێتەوە بڕۆشتی لۆ بکڕا پاڵدا بمە عارەبانەمە پاڵدا بڕۆ بڕە شوني باجي بليز نو فيروس كورونا خطر هي الاخوان ئەرێ شەوکە ڕۆڵە بۆ ئەم ماڵەوە کردو بە گازینۆ چواریە و چوارە ڕوا جێت دەوازم لێ بێنە با ئیسراحەت کەم مامە چاوەکەم برادەری چ گازینۆچەوە کورتە حەموودی هاتەوە حەموودی چییە؟ هاي بابي پاپی چی؟ ئەمە پیاوی مۆلیدەکەیە؟ مودك ايه نازانی مولدە چیە مۆلیدە ئەوەی ئەو ملەتە نییە ملەتی کورسی ساڵە مێشتی پێوەچە ئەو مولدێ يباشي يا باراسيتول بخوا يا بتشكل مودك با بوليس مودك سجنكا ئەمە چییە؟ سوانم چێە ساحێبی ئەو ساڵۆنەیە هاتیە لە بۆ مریەمی بڕازێنتەوە مریەم ئەوە چێە حەموودی گیان بەڕازەوە چییە؟ بابا اما من هاوسر جيان لاخد هي او بيلن this is my wife ناوي جوليا بس من بيلن جوجو ها جوليا یاق يعطيها بەس لە کنەمەیە تەرجمەی نییە Oh my god Carlos نو بروبلام ماي لاف ما تنبقوا نكيري سو مشكله بمن تنهاوا او اجريسير جكاب كلمه يعني كنيه سريجي شخص ورخواتو اقول توا یەکورە کاکە خۆ ئەمەش ئەو کەلیمەیەمان لەکن نییە بەس لەکنەوەی هەیە ئەمە ئەو کەلیمانە نارێن 30 ساڵە من لەنا ئەو عەزابەیمە 30 ساڵ ئەدلو ئێستەوە چێ تو هاتیەوە منەوەندە کەیف خۆش بووم ئێستا جێژ نەما تو هاتیەوە ئەرێ ڕۆڵە شەوکەت بیرم هاتەوە ئەمە چییە؟ هو تشيا بابي من توشي فقدان ذاكره ولا اخوات والله من شقادي كان الامم المتحده ليو اس اي انا بابي من ناناتي توا ئەتوو لە سەحاری خۆت هێشتا شکار لە من دەکەی ها 30 ساڵە لە ئەوروپای پارت دایتەوە ئامن ئەو بابەت بەخێو دەکەم تازە بە تازات شکایەتم لێ دەکەی بەلاژ نەیانگوتیە فۆکە حەگە دگە والله من شقادي كيتري هي الاخوات اي كان الامم المتحده اها بابي زوز سبي بوا شوف نازم بوا رشدا قراوي پاپی سپی بوویتەوە لە خەمی تو ئامنیش ئەو هەناوەم ڕەش بووە لۆی وا ڕەش هەڵگەڕاوم زين شوين كاكا شك من لا اوروبا زوز مشغول هي الاخوات من لوي سر يخراو هي يخراوي كيما في مرو بير بخيو اكاله وجا بيرانا امانه جوانا هم خزمت من اي كاتي اوان شي اخوا موز اي اخوا شريك اي اخوا انا ناز اي اخوا زوز اخوا باخوا محلبي اي لقمه قازي هم روشيده دانا اي اخوان یعنی ئەتو لێ ڕاچووی خزمەتی پیاوە پیرەکانی ئەوروپای دەکەی ها ئەوان لۆ خۆیان لەوێ مۆز دەخۆن لە خۆیان شلەکە دەخۆن لە خۆیان کێک دەخۆن لە خۆیان ئەو بابەشت لە من بەردایە ها مردم هەندی ڕێوازی لۆ بکڕم ڕێوازی ناسکەش نەبی ناسکە ڕێواز نەبی ناخوا باشە وەرە بڕە خزمەتی بابی خۆت بکە ئەرێ بەخوایەوە قسە زۆرەکەن ئەڵێم ڕۆڵە نەڕۆینەوە بۆ ماڵی خۆمان حاو او حوا او سيفنك يما يا نا ئەوە سێڤ نەکەینگۆ نییە ئەوە نییە ئەو حاوە یەکێکی وەچی من وەچ سەری دەستە قەبری بابی ئەوجە لە ناو جوملەی ئەو حەوەی دادەنێ والله شك تينا قشتم ئەرە ڕۆڵە تۆ بۆ بە قسەی کەس ناکەیدا هەستە با بڕۆین با ئەمانیش ئیسراحەتێ بکەن باوکە گیانە و تۆڵی چێمە ماڵی خۆمانە حەموودی گیان هاتووەتەوانیە Wow Carlos What is this حەموودی نوت بروبلم
ئاتەمە قون نەگیرە تووشی مشکلە من ئەیکا لێرە من هاتوومەتەوە لە خارج هاتوومەتەوە لە ئەوروپا بۆ ئێرە بۆ نایە من هەموودی نەما ماوی هەموودی لە ئەوروپا کەچوومە ئێوە ناوکە گۆرە هەموودی پشەکە خواردی پشەکە خواردی ناوی خۆت گۆڕی لۆ ناوی خۆت گۆڕی ئەکل لەوێگە ناوەکە کوردی بێ ئیشەکە ناڕوات یعنی ئێستا من ناوم شەوکەتە ئیشت ناڕوا لە ئەوروپای نەوەڵا نەی بە مەتاریشە چکە نارم چتە ئەوجی دەرگاکەشەوە ئای ڕەحمە لە قەبری پێشینان فەرمیان ئاڵێ ڕێوی لە کونی خۆی هەڵگەڕێتەوە گەڕە بێ وی پاپیە و شعرە زۆرە جوانە ئەوە شیعر نییە کوڕم ئەوە پەندە پەند پاپیڕۆ من 30 ساڵە ئێرە جێ هێشتۆ بۆ ئەوروپا هەر خەریکی پەندی پێشینانن باش عادی جەنابەت 30 ساڵە لە ئەوروپای چت دەکرد وەڵا کاکە شێکشێک من ئێستا لە ئەوروپا زۆر زل من زۆر گەورە من مەشروع گەورە هەیە پاپی من ئێستا لەوێ بە دەستی خۆی ئیش ناکات بۆ کوڕم دەستە شکاوە لەوێ من مدیر ئەعمال هەیە پێ وترێ مەنیجەر من مەنیجەرم هەیە ئەرێ ڕۆڵە شەوکەت باسی ئەو هینەی کرد بەشکم دوو دەستی گوێنجەم بۆ بێنی کورە مامە قوربانت دەبم چاوەکەم کورە بابە ئەوەی ئەتو باز دەکەی ئەخ وێنجەکەی لە ئی بەشەریە ئی حیوانی حیوان ئی کەر و مشتەقاتەکانیتی حاشەشتو مانجەر یعنی خەدامە نەبابە نە احترام لە خۆت بگرە خەدامە جیایە مەنیجەر یعنی ڕێکخستنی ئەعمالەکانی من کارلۆس تێگەیشتن ناوەڵڵا ئەیدی ئەوە نەزەری بوو لازمە بە فعلی بیکەم بۆ ئێوە یەک دقیقە نامیق مدیری مەنیجەرەکەمە نامیق چێمێق نامیق جا ئەم نامیقە مدیر مەنیجەرەکەی منە هەموو ئەم ئەعمالەکانم جوان ڕێگا خات نامیق بەڵێ ناوی پیرەکان هەموو نووسراوە بەڵێ هەموو نووسیەوە بەڵێ قوربان کۆلانەکان نووسراوە بەڵێ قوربان ئەمانەش هەموو نووسیەوە بەڵێ خۆ ناوی بابی خۆشت دووسیە نامیق بەڵێ قوربان ناوی پاپی نووسراوە ناوی پاپی ناوی چییە قوربان خۆ تۆ نەدوو تۆ بینووسە کارلۆس فرانسیسکۆ تو شەڕەفت ئەو ڕەنگ و ڕووە ئی کارلۆسیە نەئەشەمیلا بەزی تێ چی بکەین ناوی پاپی چی بوو ئاو ڕەحمان عەباس خدر نامیق ناوی پاپی بنووسە قوربانت دەبم ناوی بنووسە ناوی ئاو ڕەحمان عەباس خدر عەبدوڕەحمان عەباس کاکە بەس یەک چش خدرەکەی بە خدر بنووسە نەنووسی بە خدر بەسەر چاو بە خزرێ نووسم ئەرێ ڕۆڵە شەوکەت بۆ بە قسەمناکەی خەریکە چۆراییم دایە بۆ تۆ زێخەوتە با بچینەوە بۆ ماڵی خۆمان مامی من قوربانت بم ئەوە ماڵی خۆمانە ئەوە ئاخ ئەبوو 30 ساڵ چت لەمە کرد ئەرە کاکە ئەوە ئێوە مناڵتان نییە چۆن نییە ماکس هەیە ژوژی و ماکس ئۆ ماکس کوڕەیان کچە کوڕە دەڕۆڵە دەبانی کە بابینم بۆ سنگەمەوە با تۆزێەوە چەکەی خۆم ببینم پاپی ئەمەە جوانە لوتی سوور چاویشین هەر لەگەڵی لەگەڵ تۆە سێوەکن کەڕەوەن بە دوو کارتەوە تەبعەت تۆ لە من و ئەو لە تۆ هەروە جوان دەرەچێ من لە تۆ ئەو لە یەک دقە تۆ لە من لە تۆ لە ئەو لە من لە ئەو ئەرە کاکە گیانەوەی نامن و تۆ ئەو لای خۆمانە دەکاکە باڵی کە بەس خۆشێک لە من ئێرە تعقیم کراوە ڤای لەبەر ڤایرە چونکە ماکس تۆزێک حساسە ڕۆکاکە بووە لە خۆ گۆڕاوی هەر ماڵەکەی جارانە دەباشە دەنامێکە عەزێت نێ بتۆ بیهێنا بەڵام ئەگەر خەوتبوو بیهڵێ با تۆزیشکە سەرخێ بشکێنێت چونکە حەزی لە ئیسدیحام نییە سەری گێژە خوا دەبڕۆ بیهێنا بەڵێ باش بەسەر چاو کاکە ماکس وەکو خۆ جوانە کچێ ئەمە چاقمانەیە جوانە ناشیرنە خوای دەکرد مەیمون دەبوو ئامن مهم ئەوەندەیە لەکنە من ئەو بابەی تو لەگە خۆی ببا بەخێ بکە ئەبنەوە میمە لەکنە من کاکە شێک چۆن پاپی چۆن نایە لەگە من مەسئول مافی مرۆڤ گەورە هەیە لە خۆت زل لە ئەوروپا لێرە چۆن باوەک نابات خۆشێک لە من ماکس ئەمانە جوانە زۆرە جوانە بیبینی شێ دەبی بڕوا و قەناعەت هەبێت شێک ڕۆژێک گوێم لە دەنگی نەبێت نان ناخوات من نان بۆی ناخورێ تەلەفۆنە بە ڕوخسەت ژوژو مستر hello how are you fine thank you yeah why no دا excuse me but no ئەیە سەنەمو دا ئەی کاکە شێک جان باوکم بێ دەکەن نەو دەی چیە قسەی کات excuse me yes but why okay bye کاکە چی بووە دەچ بووە تێمان بگەینە یعنی لەو نزیکانە دەڕۆن ئینشاڵڵا والله کاکە شێک ڕۆشتنی چیت من مشکلە هاتە پێشەوەی ئێستا کو
ئەی من لا ئێوە نەیوت من مەسئول مافی مرۆڤ لە ئەوروپا من نەیوت خزمەت پیر ئەیکات لە ئەوروپا با ئەی من کە هاتەوە تەلەفۆن بۆ تۆ کردوتی من لێرە فەرع ئەیکاتەوە لە کوردستان بن خزمەتی پیر ئەیکا لێرە با وەڵای سەر تەلەفۆن کردیان لە ئەوروپا وتیان ئەو مەشروعە فەشەل ڕەفس ئەرێ تۆ بە شەری چی بۆ هەڵاسی ببیتەوە بۆ ماڵەوە وەسە کورا وەسە بێتامت کرد دەزانی وە بکەینە تۆڵی ئەرێ دەبەستە توش کورە خۆ تۆ منداڵنی ئەو بنیشتە چێوەندە خۆی بەو قورعانەوێ وەڕۆ قسەی بکانیە ئاگری تێبەردەدەم لەگە خۆم دەیشتێنم 30 ساڵ ئەمتە شتان 30 ساڵ تێدەگەی ئەمە کورە گوتم ئەوڕۆ دەڕۆی لە کۆڵم دەبێەوە گوتم دەیبا ئەوە تیشەکە تێکدایەوە وست ماکس هاو ئەها پاپی ماکس چەند جوانە کورە جوانی چییە ئەمرن نەمێنی ئامە ئینتاجی 30 ساڵتە